باوەڕم کێشەکان زۆر لەوە زیاترن و ئەوەی کە من تا ئێستا دەیبینم بۆ مەرحلەی دوای ئازادکردنی مووسڵ زمینی سازی زۆر نەکراوە. یەکێک لە زمینە سازیە هەرە گرنگان بەڕێی من ئاشکردنەوەی سونەیە. ئیتر هەندێک ئیشی بۆ کراوە بەڵام ئەمە کیفایەت نییە، چونکە لە دوای تەواوبوونی داعش کێشەکان تەواو نابێت. من تەسەوڕ دەکەم تووشی جەنجێشتر دەبینەوە لە بابەتی تەقینەوە لە شارەکان و لە شوێنەکانی تر، یعنی داعش بە شکلێکی تر بڵاو دەبێتەوە لە شارەکان و مەترسی حتا بۆ ناو هەرێمی کوردستانیش. ئیتر بۆیە ئەوە پێویستی بە ئیشی زۆر جدی هەیە و کات زۆر کەم لەبەر دەستماوە. ئەوەی کە جارێش من دەڵێمەوە ئاشکردنەوەی سونە و هێنان ناو کای سیاسی عێراق بە دەورێکی باشتر و گەورەتر سونە ئەمە زۆر گرنگە، چونکە ئەم ناوچانە هەمووی کە لەژێر دەسەڵاتی داعشە زۆربەیان سونەن. سونەکان زۆر تووڕەن لە بەغا تا حدێکی باش دەتوانین بڵێن علاقەیەکیان خراپ نییە لەگە هەرێمی کوردستان. لە حکومەتی عێراقیشەوە تۆزێ مقەسیر بوون بەرامبەر ناوچەی ژێردەسەڵاتی سونە لەبەرەوەی کێشەی خزمەتگوزاری هەبوو، کێشەی دامەزرانی خەڵک هەبوو، ئیش و کار نەبوو. ئەگەر بێت حکومەتی عێراق زیاتر احتیمامی دا بۆ بەم کێشانە خەڵک کێشەی مادی نەبووە، تەسەوڕ دەکەم کێشەکە نەدەگەیشتە ئەو حەدەی کە وای لەبێتر منطقەی سونە هەمووی بکەوێتە ژێر کۆنتڕۆلی داعش و